چنە سەر پێ با گفتوگوی زیاتریان بابەتانە بکەین لەگەڵ میوانەکەم پرۆفیسۆر دکتۆر سەید قەندیل عەباس مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی تایبەت بە قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئیسلامابادەوە لەگەڵمانە. دکتۆر قەندیل زۆر سپاس کە ئامادەیت لەگەڵ کوردستان 24. هەڵسەنگاندنی بەڕێزتان بۆ هەنگاوەکانی پێش دانوستان چییە؟ ئێستا ڕێڕەوی دانووسانەکان دەستی پێکردو لە ئیسلاماباد، بەڵام لە کەشێکی بێباوەڕیدا یاخود خراپ باوەڕیان بە یەک نیە، متمانەیان بە یەک نییە، چونکە ئەم نەبوونی متمانەیە لە نێوان ئێران و ئەمریکا مێژوویەکی زیاتر لە 40 ساڵی هەیە. لە 40 ساڵی ڕابردوو زۆر بابەت هەبووە لە نێوانیانە کە وای کردووە بە هیچ شێوەیەک متمانە لە نێوان ئێران و ئەمریکا دروست نەبێ. بۆیە بەڕێز قالیباف سەرۆکی شاندی دانووسانکاری ئێران کاتێک کە گەیشتە ئیسلام ئاباد بەڕوونی وتی ئێمە هیچ جۆرە متمانەیەکمان بە ئەمریکا نییە، بەڵام نیازپاکی خۆمان هاتوینەتە ناو ئیسلام ئابادەوە، ئەچینە دانووسانەکان هیوادارین دەرەنجامی باشی هەبی و بە بەبوونچوونی من هەبوونی ئەم بێ متمانەیە یاخود خراپ متمانەیی واتە نەبوونی سیقە بە یەکتر، بەڵام پاکستان هەستا ڕێگەیەکی نێوەندگیری دۆزیەوە بۆ ئەو ڕێگەی چۆن دۆزیەوە خۆ دوتت ئەو دوو وڵاتە هیچ سیقەیان بە یەک نییە، لەگەڵ ئەوەشدا 40 ڕۆژ بوو لە شەڕدا بوون، چۆن پاکستان توانی لەسەر مێزێک کۆیان بکاتەوە؟ ئێستا هەردوو لە ئەمریکا و ئێران یانوێ ڕێکەوتن بکەن، بۆیە لەم چوارچێوەیە کێشەی سەرەکی ئیسرائیلە کە ڕۆڵی تێکدەرە بینێ، ئەیەوێت ڕێڕەوی دانووسانەکان وەک 2025 لێ بکە، وەک ئەوێ 2026 لە ناوی بەرێ. بۆیە ئێستا مەرجی سەرەکی ئێران ئەوە بووەکە لە لوبنانیش ئاگربەست ڕابگەیەندێ، بەڵام ئیسرائیل ئەمەی تا ئێستا قبول نەکردووە، هێرشێکی فراوانی بۆ پاکستان ئیسرائیل وەکو دوژمن سەیرەکات. چونکە پاکستان یەکێکە لەو وڵاتانەی تا ئێستا دانی بە دەوڵەتی ئیسرائیلە نەناوە، بۆیە ئەوەی کە هەیە ئەم پاسپۆرتەی ئێمە هەمانە لەسەر پاسپۆرتی هەموو هاوڵاتیەکی پاکستانی نووسراوە، نابێ بچی لە ئیسرائیل و نووسراوە ئیعتراف بە پاسپۆرتی ئیسرائیلی ناکەین، ئەمە بە فەرمی وتراوە. بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ڕۆژێک لەمەو پێش وەزیری بەرگری پاکستان پۆستێکی کرد لە ئەکس زۆر تند بوو و هەیرشی کردە سەر ئیسرائیل، ئەمە بووە کێشە بۆ ئیسرائیل. بۆچی پاکستان ئەم بابەتەی زۆر بە توندی باس کردو، بەڵام پاکستان بەڕوونی وتوێتی ئیسرائیلیشی بانگێش نەکردو بۆی بێتە ناو دانووسانەکانەوە. بۆیە ئەمریکا و ئێران بانگێشت کراون بۆ ئیسلام ئاباد، بەڵام بە تێڕوانینی پاکستان ئیسرائیل ئەتوانێ ڕۆڵە خراپەکەی خۆی نەهێڵێ. یعنی ئەمریکا نوێنەرایەتی ئەجەندای ئیسرائیلیش ناکا پێت وایە؟ ئێستا ئەوەی کە ئەبینرێت لە زۆرێک لە بابەتەکان لە نێوان ئەمریکا و ئیسرائیل کێشە هەیە، چونکە زۆرێک لە سەرۆکەکانی سەرکردەکانی ئەمریکا وەک لەوانە جەی دیڤانسە وتبووی کە ئەوە ناتانیاهۆ بوو ئەمریکای خستە ناو ئەم جەنگەوە و هیوای خواست کە لە 2-3 ڕۆژدا دەرەنجامێکی هەبێ، بەڵام جەنگەکە گەیشتە نزیکەی 40 ڕۆژ و ئەم بەرپرسیارەتەکە ئەکەوێتە ئەستۆی ئیسرائیل.
بۆیە ئێستا هات ئەوەی کە بەدەستیان نەهێناوە ئەیخێنە گردنی ئەستۆی موساد دەڵێن خەتای موساد بووە و دۆناڵد ترامپ بە نەتەنیاهۆی وتوێتی من ئاگربەسم ڕاگەیاندووە دەبێت تۆش ئاگربەس ڕابگەێنی لە لوبنان بەڵام تا ئێستا نەتەنیاهۆ ئەمەی ڕانەگەیاندووە ئەمە ئەوە ئەسەلمێنێکە لە نێوان ئیسرائیل و ئەمریکاش کێشە هەیە. پێت وایە ئەمریکا و ئێران بگەنە ڕێکەوتن؟ دۆخێکی نەرێنی هەیە لە دانووسانەکان چونکە لەلایەکەوە ئەمریکا دەڵێ دەبێت گەروی هورموز دەست بەجێ بکرێتەوە، ئێران مەرجی بۆ داناوە بۆکردنەوەی بەستوێتیەوە بە ئاگربەست لە لوبنان و گەڕانەوەی ئەو پارە بلۆکراوانەی کە لە بانکە جیاوازەکان ڕۆژئاوا هەن کە لە 2018 تا 23 بلۆک کراون دەبێت ئەو پارانە بگەڕێنەوە. یەکەم لەلایەن ئەمریکاوە ڕاگەیەندا کە ئەم پارانەی ئێران ئازاد کراون بەڵام چەند خولەکێک لەمەوە پێش ڕەت کرایەوە وتیان ئەسڵ و ساسی نییە. بۆیە ئەم جیاوازی کە هەیەە هەتاوەکو ئەم جیاوازیە چارەسەر نەکرێ من پێم وان نییە بڵێم دانووسانەکان باش بن لەوانەیە لە گەڕی یەکەمە هەموو شتێک کۆتایی نەی لەوانەیە بچێتە گەڕی دووەم و سێم و چەند گەڕێکی دیکە و ئەم کێشەیە کە هەیە ئەم دانووسانەش کە بەڕێوە چێ بە شوەیەکی ناڕاستەوخۆ بووە واتە ڕاستەوخۆ بە یەکەوەدا نەنیشتون وەکو ئەوەی عومان و سویسرا ئەگەر بێت و ڕاستەوخۆ ڕوبەڕووی یەکتر دانیشن ئەکرێ لە گەڕەکانی داهاتوودا بگەنە دەرەنجامێک. دکتۆر پێم بڵێ کە پاکستان لەم نێوەنگیریە چی دەستەکەوێ بۆ باشترکردنی پێگەی دیبلۆماسی خۆی و پێگەی بەرامبەر بە هیندستان کردوێتی یان بۆ خاتری ئێرانە من نێوەنگیری کرد؟ در حال حاضر هدف اصلی ئێستا ئامانجی سەرەکی پاکستان ئەوەیە کە سیاسەتی خۆی سیاسەتی دەرەوە خۆی باڵانسێکی پێبدا چونکە پەیوەندیەکی دراوسێتی نزیکی و سنووری هاوبەش 909 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ ئێران و پەیوەندیەکی مێژوویشمان لەگەڵ ئەمریکا هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە پاکستان پەیوەندیەکی ئابووری بازرگانی لەگەڵ وڵاتانی عەرەبیش هەیە بە تایبەتی عەرەبستانی سعودیا کە ڕێکەوتنێکی بەرگریان سەربازیان واژۆ کردووە ئەمەش زۆر گرنگە. ئەگەر پاکستان بتوانێت لەم دانووسانەدا ئەم سیاسەتی دەرەوەی بەم باڵانسەی کە باسم کرد بچێتە پێشەوە بۆ پێگەی خۆی لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی نێودەوڵەتی زۆر باشە بێ. باشە دکتۆر ئەمڕۆ سەرۆکی فەڕەنسا بە تەلەفۆن قسەی لەگەڵ سەرۆکۆماری تورکیا و شازادەی جێنشینی سعودیەش کردبوو پێگوتبوو کە دەبێت ئاگربەس لە لوبنانی شڕاک گەێنرێت. پێتان وایە کە دەکرێت؟ بۆچوونی من ناتانیاهۆ هیچ چارەسەرێکی دیکەی نییە بێجگە لە ئاگربەس چونکە گوشارێکی زۆر و هێرشێکی زۆر تون کراوەتە سەر و زیانێکی زۆریش بەر ئیسرائیل کەوتووە و دوای ئەوە حیزبوڵڵا و خەڵکی ئیسرائیلیش ماندوو بوون چونکە ئیتر خەڵکی ناتوان ئەوەندە خۆیان بشارنەوە لە ژێر زەمینەکانە. بۆیە ئیسرائیل کێشەی سەرەکی ئەوەیە ئەیەوێت جەنگ درێژەی هەبێ چونکە خۆتان بینیتان کە لەوەتەی ئاگربەس ڕاگەێنراوە ئیتر لە بەیانیەوە کە ڕۆژی یەکشەمەکە نەتەنیاهۆ ئەبێ بچێتە بەردەم دادگا چونکە کەیسەکەی لە دادگایە ئەگەر بێت و ئەم جەنگە کۆتایی بێت لەوانەیە نەتەنیاهۆ نەتوانێ وەکو سەرۆک وەزیران بەردەوام بێ لەوانەیە کۆتایی پێبێ. بۆیە توانا و پێگەی سیاسیشی نامێنێت چونکە خەڵکی ئیسرائیل لە سیاسەتەکانی نەتەنیاهۆ لە غەزە لە لوبنان لە ئێران
زۆر ماندوو بوون و هەموو دنیاش ئەزانێت کە سیاسەتەکانی ئیسرائیل بوونەتە هۆی ئەوەی کە ئاسایشی ناوچەکە دێک بچێ و ئاسایشی نێودەوڵەتیش بکەوێتە ژێرکاری. باش سپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆر سەید قەندیل عەباس مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی تایبەت بە قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئیسلاماباد لەگەڵمان بووی. دەست خۆش.